وإنك لعلى خلق عظيم. ئێمە دەزانین ئەمە وەصفی خوایە بۆ پێغەمبەرەکەی لە قورئاندا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاوەنی بەها و ڕەوشتێکی زۆر بەرز بوو. بەڵام ئەمە بۆ سەدەمی پێغەمبەرایەتی ئایا هەمان شت لە پێش پێغەمبەرایەتیدا بەسەر محەممەدا دەچەسبێ؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەرلەوەی وەڵامی ڕەوش بەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش پێغەمبەرایەتیە بینەوە بزانین ڕەوشت بۆ خۆی چییە؟ ڕەوشت یاخود ئەخلاق بریتیە لە کۆمەڵێ مەیل و حەز و ئارەزوو کە بۆ ئینسان دروستە بێ و پیادەیەکە و چەند بارەیەکاتەوە و بەدوایە ئەچێ زاڵ ئەبێ بەسەر ئینسانەکانە هەتا ئەبێ بەخوو کە پێوتی عادەت. ئەگەر عادەتەکان بەردەوام بوون کۆبوونەوە لەسەر یەکتری هەموو ئەمانە لە ئینسانە پێوتی ئەخلاق، پێوتێ ڕەوشت. جا با بزانین خۆشەویستەکەم ڕەوشت چییە؟ ڕەوشت کۆمەڵێک بەها و ڕێسایە کە مرۆڤ لە چاکە و خراپەدا خۆی پێبەستێتەوە، جا بە باشی یاخود بە خراپی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایا ڕەوشە جوانەکانی هەبووە؟ ئایا سفەتە جوانەکانی هەبووە؟ بەڵێ. سفەتە جوانەکان ئەگەر پرسیار لە ئینسانەکان بکەی بڵێ سفەتی جوان چییە؟ یەکەم پێت دەڵێ نەرمونیانی، ڕازگۆیی، ئەمینی، بەخشندەیی، خاکی بوون و تەواضع، شەرم و حەیا. ئەگە ئینسان پابەستی هیچ دین و بەرنامە و قێمێکیش نەبێ، بەس بە مجرد پرسیار لێکردنی بڵێ زەحمەت نەبێ ڕەوشت یعنی چی؟ تۆ ئەگەر ئینسانێکە خۆش بێ حەزەکەی سفەتەکانی چۆن بێ، هەر ئەم سیفەتان جوانانەوە بۆ ڕیزەکە. پێویستەکە دووبارێکینەوە بڵێن هەموو ئەم سیفەتە جوانانە لە دەستپاکی، لە ڕازگۆیی، لە بەخشندەیی، لە خاکی بوون، لە شەرمکردن، لە نەرمونیانی، هەمووی لە پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم بە ئەمانەت پارێزیشەوە لەسەر و هەمویانەوە هەمووی لە پێغەمبەری خوایە هەبوون صلی الله علیه و سلم. هیچ کەسێ توانیوێتی پێش پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا بە یەکێ لەم سیفەتانە لەکەدارکە یاخود بە پێچەوانەیەوە خوا نەخواستە. نەخێر، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاوەنی هەموو ڕەوشە جوانەکان بووە. ئەگەر ئینسانێ بێ کۆمەڵە سفەتی جوان بزانێ ئەبێ ئەنتیدۆتەکە و دژەکەشی بزانێ بۆ ئەوەی کە بەراوردیکە. یعنی چۆن بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاوەنی ئەم سفەتە جوانانە بووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێک درۆیەک لە زمانی نەکۆتۆتەوە، هیچ کاتێک کەسێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە درۆ لەکەدار نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێ داوێن پیس نەبووە، بەلاشیانە ڕۆیشتووە. ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ ئەوەی کە بازاڕی مەککە جمەی هاتووە لە عارەقە، پێغەمبەری خوا سەرخۆش ببێ و قسەی هەلەق و بەلەقی کردبێ نەبووە. ڕۆژ و ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوێن پیسی کردبێ لە بیوتی دەعارە لەوانی کە عەلەمیان هەڵەواستی و بازاڕی، چکە دایما ئەو شوێنانەی کە تیجارەت ڕوویان تێیەکات بە تایبەتی پایتەختەکان لەش فرۆشی تیا زۆرە، بۆ یەکەوە کەسانی کە بەڕێوەباری ئەمێننەوە بێتاقەت نەبن و خەڵکی زیاتر ڕووی تێ بکە. ڕۆژە ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێ لەم ماڵانەیە بینرابێ یاخود بەلاشیا تێپەڕی بێ. نەخێر، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێ ڕۆژە ڕۆژان لی بیست بێ جوێنێکی دابێ، قسەیەکی کرد بێ، دڵی یەکێکی یەشان بێ. هەموو ئەوانی کە سبحان الله لە ئیسلامیش دوور کەوتونەتەوە لە بیدایەتەوە مسلمان نەبوون، ڕۆژە ڕۆژان نەیانوت وەڵام لە محەممەد عازم، ڕۆژە قسەیەکی پێوتم، ڕۆژە جوێنێکی پێیان، ڕۆژێ زبر بوو لەگەڵما، ڕۆژێ تون بوو. کەسێک ڕۆژە ڕۆژان بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم سیفەتە ناشینانی لێ دەرکەوتووە، پارەیەکی می خوارد، ئەرە وەڵا پارەی کری فڵان شتم لای بوو، چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکا شوان بووە خیانەتی لە دڵۆپێک شیری مەڕێک نەکردووە، وەکو چۆن خیانەتی لە فلسێکی تیجارەتیش نەکردووە. کەسێ نەیتوانی بڵێ محەممەد پاری خوارد، دووری لەگەڵ کردم، لە وعدەکەی لە کاتی خۆیان جێبەجێ نەکرد. هیچ کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاوەنی ئەم سفەتە ناشینانە نەبووە، کاتە بالمقابل پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەوشت و ئەوەی کە خوای گەورە پێبەخشیوە لە ئاستێکی زۆر زۆر بەرزا بوو
کە تا بەشەریەت بمێنێ ئەتوانێت شانازی بەم پیاوە بکە نەگۆکو پێغەمبەریش بەڵکو پێش پێغەمبەریش وەکو بەشەرێک کە پیاوێکە بۆ ڕۆژە ڕۆژان لە تەریخا ئەبم سفەتە جوانانەوە ژیاوە بەبێ ئەوەی کە وەحی ئاسمانی لابێ. بەڵێ شایەتیمان هەیە بۆ ئەمە. بەڵێ خۆشەویستەکانم لە کاتێکا پێغەمبەری خوا سەڵ سەلەم وەحی بۆ دێ بە بێتاقەتی و بە ترس و بە لەرزەوە گەڕێتەوە بە ماڵەوە چکە نازانێمی بۆ هاتووە چییە، خۆی ئامادە نەکردو، نازانێ ئەمە ئەبی کە بینی جنۆکەیە یاخود مەلایکەت و جبریلە پەیامی بۆ هاتووە و پێی ئەڵێ لە ناو ئەشکەوتێکە بە تەنیا پێڵێ ئیقرأ. پێغەمبەری خوا کە ئەم ڕووداوە ئەبینێ ئەگەرێتەوە بەلای دایکمان خەدیجە کە ڕووداوەکەی بۆ جێڕێتەوە فەمێ کەلا ئەبشر، نا بەخوا مژدەت لێبێ، فوالله لا يخزيك الله أبدا، قد خواهی گەورە پشتی تۆ بەرنایە. سبحان الله ئافەت لەم کاتەیە چەند زەعیفە. ئەی ڕۆ محەممەد ئەمەشی کرد ئەمەشی لێ قەوما، چەندم پێوتی مەچە بۆ وشکوت، چەندم پێوتی ئەم زەعیفانە بەجەمێڵە، چەندم پێوتی لە ماڵی خوا تا دانیشە و سەری خۆکسکە، چەندم پێوتی لە ماڵەوە دانیشە عیبادەت کە و دوور مەکەورە و بەجێمان مێڵە دەبخۆتی. ئاواژ جایسا تاقەتێومان هەیە خەڵک پێ بڵێشێت نا سەیری ئەم ژنە عەزیمە، ئەم ژنە عیملاقە، ئەم ژنە ئەقڵ گەورەیە، فمە کەلا ئەبشر، هیچ کەسێکی ژنیە وەکو ژنەکەی پیاو بناسێ، هیچ کەسێک نیە لە تاریخە، مژدەت لێبێ، فوالله لا يخزيك الله أبدا، والله خوای گەورە قەت پشتت بەرنادا، والله إنك لتصل الرحم. يعني پێغەمبەری خوا لە تاو شپرزەیی خۆی ئەم سفەتانی خۆی بیرچووەتەوە، ترسێت جنۆکە بوو بێتە لە ئەشکەوتە تووشی بوو بێ. يعني پێغەمبەری خوا قەت ترسناک نەبووە ژنا لەو ئەشکەوتە کاکی بە کاکی و لەو شاخەیە بە تەنیا قەت نەیەتوانی گوزەر کات و مانگێ بمێنێتەوە بەو شەوە زەنگانە. والله إنك لتصل الرحم، والله تۆ سیلەی ڕەحم ئەگەیەنی و خزمەکان بەسەرەکەیتەوە، وتصدق الحديث، ڕازگۆیت. بخوا هەموو دنیا بە پیاو بڵێ ڕازگۆ کە ژنەکەی وتی درۆزنە ئەو باشتری ناسی ئەگەم منسیب بێ. وتحمل الكل، کەسێ پێویستی پێ بێ لە ئەرزەکە هەڵەیەگیری نەیاڵی پێویستی بە هیچی تر بێ، لە ئەرزێ بڕیت ئەو نەخۆتە خەیتە ژێرباری مەشاکلی خەڵکەوە. وتەکسب المعدوم، ئەوەی هیچی نییە ئەیدەیتێ و پێ بەخشی لە خواردن و لە جلو بەرگ. وتقري الضيف، ڕێز لە میوانە گریت و خزمەتێکەی. وتعين على نوائب الحق، پشتی حەق و ڕاستی شەگری، بۆیە قەت خوای گەورە پشتی تۆ بەرنادا. الله، ئەم سیفەتانە ئەم وەسفەی خەدیجە بۆ پێغەمبەری خوا سەڵ سەلەم بەسە، کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم خاوەنی هەموو ڕەوشتە بەرزەکان بووە بۆ یەکی خۆیەتی. خوای گەورە لەسەر زمانی خەڵکە کە وەسفی گەورەی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوایان کردووە پێش ئەوەی بەبێ پێغەمبەر ئەگاتەن لێی بێ ئەویش پێی بڵێەوە ئینەکە لەعەلا خولوق بەس عەظیم، تۆ لەسەر ئاکار و ڕەوشتی و بەهایەکی زۆر بەرزی. جا خوای گەورە وەسفی عەبدێ بکا بێ چی بێ؟ بەیانی گەورەی کەسێ ئایەت لە حەقی بێ، نەمەقدوری منی تۆیە، نە ئیشی ئینس و سوحبانە. وصلى الله على ئەو بەحری نوری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.